فەرسەفەی نوێژ و ڕۆحی نوێژ زۆر لەوە گەورەترە کە ئێمە لێ حاڵی بووین، زۆر لەوە گەورەترە کە ئێمە ممارەسەیەکەین و ئەیکەین. جیاوازە لەوەی کە کەسێک دەستەیاتە سیارە و سیارە فێرە بێ و ئەزانێ سیاقەتکە بەبێ ئیجازە و بەبێ ئەوەی پێشەنگێکی هەبێ لەگەڵ کەسێکە کە بە شێوەیەکی ئەکادیمی و قانونی و یاسایی فێرە بێ و ئیجازەیەکی قانونی ئەخاتە گیرفانی لە ئیشارەتەکان تێگا، ئەزانێ ئەگەر خەلێ لێ دروست بوو چۆن چاکی کاتەوە. بۆیە خۆشەویستەکانم، نوێژێکی عەشایەری کە ئێمە ئەیکەین یاخود تا ئێستاکێنە کردومانە لەوە ئەچێ زۆر جیاواز بێ لەو نوێژەی کە خوای گەورە لە ئێمەی ئەوێ، ئەو نوێژەی کە پەروەردگار لە ئێمە ئەوێ. پێغەمبەری بۆ بردووە بۆ 7 طەبەقەی ئاسمان، بەسەر ئەویشا تێپەڕیوە. جبریل بە میوانداری بە یاوەری پێغەمبەری خوا سەڵ سەلەم چووە هەتا وەکو گەیشتۆتە بەردەمی ذاتی باری، لەوێ خوای گەورە نوێژی لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرز کردووە. پێیوتۆ نوێژ ئەبێ ئاوا بکرێ، ئەبێ ئاوا ئەدا بکرێ، لەم کاتانەیە ئەکرێ، ئەو نەڕکات ئەکرێ، لەم شوێنانەیە ئەکرێ، ئەبێ ئاوا بن کە نوێژەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتۆتەوە بەم ئەمانەتەوە فێری کردوین کە ئەبێ چۆن نوێژ بکەین. ئەم نوێژە پەروەردگار بۆ ئەبێ لەو ئاسمانە فەرز بێ، بۆ وەکو ڕۆژوو لەسەر ئەرزانە و فەرموو كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم. بۆ ئەبێ ئەوە دوورکەبینەوە، بۆ ئەبێ پێغەمبەرەکەمان بێ، بۆ ئەوێ هەتا وەکو وەفدێک هەتا وەکو ئیشعاری ئەمە بکات کە چ کارێکی گەورە و چ مەسئولیاتێکی گەورەی لەسەر شانە. باشە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستی پێکرد، یاخو ئەوەی کە تۆ ویستت پێغەمبەرەکەمان هەستی پێ بکە، ئەو هەستە ئێمە تیامانایە ئەمڕۆ هەستی پێ ئەەکەین کە ئەم نوێژە چەند گەورەیە. ئەم نوێژە خۆشەویستەکانم میعراجی ئینسانە بۆ لای خوا دیسانەوە، واتە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم میعراجی نەکردووە بۆ لای خوا. ئینسانی موسڵمانیش لە کاتێکا نوێژ ئەکا بە هەنگاوەکانی ئەڵێ خوایە هاتم بۆلات وعجلت إليك ربي لترضى. خوایە هەنگاوەکانم بەرەو لای تۆیە، ئەوا من بەرەو لای تۆ دێم و هەنگاو ئەنێم. بۆیە لە دەرگای مەلیکێکی گەورە ئەدەم، دێم بۆ لای خوایەکی عەزیم، نایم بۆ مقابلەی مدیر عامێک و مدیر ناحیەیەک و محافزێک و سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمانێک، دێم بەرەو ڕووی خوا، دێم بەرەو مقابلەی خوا. ئەبێ چیم پێ بێ، ئەبێ چی بکەم هەتاوەکو بگەمە ئەم ئاستە کە بگەمە بەردەمی خوای گەورە و لە بەردەمیا کوڕنۆژ بەرم وە سەلامێ بکەم. ئەبێ چی بکەم، ئەبێ چۆن بکەم، ئەبێ چۆن هەستم. هەر کاتێ ئینسان چوو بۆ لای کەسێکی گەورە لە پێشا سەیری جلو بەرگەکەی خۆیەکە، بزانێ قابلیەتی ئەوەی هەیە کە ئەم نوێژە و ئەم عیبادەتە و ئەم مقابلەی لێ ئەدا بکرێ. سەڵات یعنی صیلا، سەڵات یعنی دوعاء، یعنی ئەم لینکە، ئەم ئیتیصالە لەگەڵ خوای گەورەیە کە ئەیکەیت ئەبێ ئاگات لێی بێ لەگەڵ کێیە ئەوەستیت، بەرامبەر چێ وەستاویت، لەگەڵ کێیە وەستاوی. ئەبێ حسابی خۆ بکەی خوای گیان، خوای گیان من ئەم نوێژە تەنها و تەنها لەبەر خاتی تۆ هاتووم و خۆم خاوێن کردووە، جلوبەرگی جوانم لەبەر کردووە، دەستنوێژم گرتووە، لەشم خاوێن و پاکە، بە زیکرەوە هاتووم بۆ بەردەمی تۆ، دڵم خاشیعە، منیش ئەمەیە وەکو پێغەمبەرەکەم میعراجێ بکەم، منیش ئەمەیە وەکو پێغەمبەرەکەم بەرز ببمەوە، منیش ئەمەوێ بێمە حزوری تۆ لەگەڵ تۆیا بم.